دي او قبري تو اي فرسي او شخصي تو اي فرسي او بردي تو اي فرسي او محاضري تو اي فرسي او ملائكي تو اي فرسي او پیاوچاکەی کە تو ئەی پەرستی ئەو پێغەمبەرەی کە تو ئەی پەرستی خۆشوار کەس لە دیاری قسەیە بکە ئەلێ واشکە کاکە سەرم بێتێک مەدەن یەکەیەکە قسەم بۆ بکەن هەر بە زونیەتی ناتوانە جوابتان بداتەوە کامە زۆر پیاوچاکەیەوە بە پیاوچاکی دانن با پێش کەس بچێتە لای هەر یەکی بە زبانێک یەکێ بە هەندی یەکێ بە تورکی یەکێ بە کوردی یەکێ بە عەرەبی یەکێ بە فەڕەنسی هەر پێنجێنش بێکە و قسە بکەن لەگەڵ لێی تێکەچێ جواب چی بداتەوە ئەسڵەن لێت تێناگە ئەسڵەن لێت کەیشی عەبدولقادری گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ نەیزانێ فەڕەنسی بخوێنێتەوە نەیزانێ ئینگلیزی چییە نەیزانێ یابانی چییە نەیزانی ئەمریکیە زبانی نەزانیوە ئیستا خەڵک لە هیندستان و بانگیەکە لە ئێران بانگیەکە لە کوردستان بانگیەکە لە کێو بانگیەکە لەوە بەریەشی عەبدولقادر گەیلانی ڕەحمەتی خوای لێ بێ نەیوتە شتیوان بۆ بکەن هەر لە حەیاتە ئەگەر پێش کەس قسەی لەگەڵا بکە هەرێکی بە زبانێک وەڵێ کاکە وەڵی لێتان تێناکەم یەکەیەکە پرسیارم لێ بکەن ئەسڵەن زبانەکەی تۆ نازانم بە کوردی بێ پێم ڕیا بە عەرەبی لێی تێکەچێ ئەوە وەکو خوا وایە ئێ بۆ وازدە و خوا عەزیمە دێنن بۆ وازدە و خوا عەزیمە دێنە ڕوون هاوارەکەنە دار و بەرد و قەبر و ئەمەکە و ئەوەکە وەکو یەک نییە براکانم ئینسان تەواوی عەقلی لەدەستەدا کاتێ سەرفی عیبادەتی خۆیەکا بۆ غەیری خوا ڕکوع ئەبا بۆ قەبرێ سوجدە ئەبا بۆ بەردێ هەنا ئەبا بۆ شتێک سوێن ئەخوا بە شتێک لە شتێکە پاڕێتەوە داوای شیفای لێکە حەیوانی بۆ سەرە بڕێ ئەوە نابێ نا ئەوە ئەو خوا عەزیمەیەکەوە قائم على كل نفس هەرچی مەخلوقاتێ خوای پەروەردگار بە ئاگایە لێی ئەوان شەریکیان بۆ خوا قەراردا وتیان کاکەم بتانە خۆی وەختی خۆی پیاوچاک بوونە حاڵی هەندێک لە موسڵمانەکانی ئێمە ئەمانە پیاوچاکن ئەمانە دەم و نفوسیان پاکن ئێمە دەنگمان ناگەێتە خوا ئێخوا فەرمێ هەرچی لە کەونا هەیە لە باش و خراپ من نەزانم چییە کاوچی ناکات بەڵام ئەمەڵێ دەنگمان ناگاتە خوا چین ئەمە لە خوا نێزگمان نەکاتەوە ئەوە شەریک بۆ خوا قەراردانە ئەو واسطەیە شەریک بۆ خوا قەراردانە تۆ لە شەئنی حەق تەعالا کەمەکەی یعنی خوا گوێی لێت نییە خوا دەنگت نابیستێ خوا هاوارەکەت نابیستێ ئەمن یوجیب المضطر إذا دعا ئەمن کێیە لە کاتی سەغڵەتی هاواری پێ بکە جواب دەداتەوە کێیە ئەمن یوجیب المضطر إذا دعا ويكشف السوء قل سموهم أي پیغمبر عليه الصلاة والسلام ده پیان بڵێ ناویان بنە ئەوانی کە ئێوە لە غەیری خوای پەرستن أم تنبئونه بما لا يعلم في الأرض أم بظاهر من القول يا خبر دنا خوا أرن خوا بآقايا لوي أما كشريكي خوايا خوا شريكي نية يا بنهيني يا بأشكراي خبر دنا خوا بل خدا فرمي بل زين للذين كفروا مكرهم وصدوا يا وصدوا هاتوا قراءتك هاتوا لا قراءاتا وصدوا عن السبيل ومن يضلل الله فما له من هاد كسك ختم بدري لسر دلي شاوي حق نبيني ودلي حق نبي سي او كورة باشاوشي او نقوي بيت كورة حق نبي سي كسي خواه هدايتي ندا استفادينية هم قرآني بسر بخينا استفادينية هرشي حديثي بسر ابي خير بابو ختمي لدراوة تواو او دلي متعلقة بشتكي تروا خدا فرمي لهم عذاب في الحياة الدنيا هر دنيا دا عذاب يعني لنا وشن بدت مسلمانان ولعذاب الآخرة أشق وما لهم من الله من واق عذاب قيامة خرسلة وكسيكشنية لقيامة رزقاريان بكاو نجاتيان بدا كسيكشنية أما حالي إنساني مشركة لدنيا دا سرشور وعذاب دري ولا روجي قيامة عذابي تنوتيشتر شاوريه